لەسەر ئەو داگیرکاری کە ئێستا هەیە من هیوادارم کوردانی هەر چوار پارچەی کوردستان یەکدەنگ بن یەکریز بن هەڵوێستیان هەبێ بۆ داگیرکاری کە ئێستا بەرامبەر کورد ئەکرێ بەداخەوە هەستەکەم سستیەک لە کووردا هەیە ئێمە ئەبێ هەمومان یەکدەنگ و یەک هەڵوێست بین ئەبێ لە ئێستاە بتوانین دڵسۆزی بۆ یەکتری دەربڕین سەرەتا ئەمەوێ شتێک بە هونەرمەندانیش بڵێم دەستپێکی هەموو کارێک بۆ هەموو هەڵوێستێک ئەبێ هونەرمەندان هەڵوێستی تایبەتیان هەبێ بۆ ئەم کارانە ئەبوو ئێستا هونەرمەندان بتوانن دەنجێکی زۆر بەقەت جەماوەڕێکی خۆیان کۆکەنەوە لێرە ئەبوو ئێستا هونەرمەندان جمەیان پاتای لێرە هەمومان یەک هەڵوێست بین چون هونەر بەڕاستی بنەمایەکی گەورەیە بۆ شۆڕشکردن بۆ دەنجێکی گەورە بۆ هەستانەوەی میلەتی کورد بەداخەوە لە ئێستا من هەستەکەم ئەو سستیە هەیە هیوادارم هەموو هونەرمەندان گویان لەم وتارانەی ئێمە بێت و هەڵوێستی توندیان هەبێ بۆ ئەو هێرشانەیە کرێتە سەر کورد بە تایبەتی بەڕاستی ئێمە بێ هەڵوێستی توندمان هەبێ ئەگەر وانە بێت هەر چوار پارچەی کوردستانمان لەدەستەچێت ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو لایەکتان هیوادارم کورد سەرکەوتوو بێت.